پێشی ئەوەی باسی ئەتەکێت بکەین بە تەفسیلی با بزانین جیاوازی نێوان ئەخلاق پرۆتۆکۆل ئەتەکێت چییە. هەمووان زانین ئەخلاق بریتیە لە سیستەمێکی ناوەچی کە مرۆڤ لە ناخی خۆی قەناعەتی پێ هەیە وەکو دادپەروەری ڕاستگۆیی، بەڵام ئەو ڕاستگۆیی و دادپەروەریە دەبێت ڕەنگ بداتەوە لە کەسەکەی، ئەو جە باوەڕی پێ دەکرێت. بەڵام لە ئەتەکێت کۆمەڵە یاسایەکی دەرەچیە، ئەو کۆمەڵە یاسایە دەرەچیە مرۆڤەکان دەبێ بیبینن، ئەگەر نەیبینن کەواتە هەستی پێ ناکرێت. زۆر جار دەڵێن کەسێکی خەڵکی سلێمانی دەڵێن کەسێکی بە زەوق و سەلیقەیە، یعنی زەوق و سەلیقەی جوانە. زەوق و سەلیقەی جوانە واتە چی جوانە؟ واتە کۆمەڵە سیفەتێکی جوانە کە بەرامبەرمان دەیدوێنی، شێوازی تۆقەکردن، شێوازی ڕۆیشتن، شێوازی دانیشتن، کۆمەڵە شتەکە هەستی پێ دەکرێت. بەڵام پرۆتۆکۆل کۆمەڵە یاسایەکە تەنها لە بۆنە ڕەسمی گەورەکان بەکاردێت، وەکو بەخێراتنی سەرۆکی وڵاتێک.